الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله. برزن في خوشحان لتفسير سورة العلق بخزمتان بقمو بس رزامندي خواهي قولوا هوادان إيوي آزي السود اللي والبقن إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. اقرأ باسم ربك الذي خلق، خلق الإنسان من علق، اقرأ وربك الأكرم، الذي علم بالقلم، علم الإنسان ما لم يعلم. بله خوشوستان وكو معلومة سورة العلق وبتايبتي أو بينز آياتي تازخين مانو يكم شدبو لقرآن بيروز كوا وحي كرالبو بيغمبر صلى الله عليه وسلم، هر وكو صحيح بخاري ولا صحيح مسلميش باز لو واقع يكرا كوا دايك من عائشة دجرتو خايل رازي بي دفرمي لو كاتان بو كوا بيغمبر صلى الله عليه وسلم لغار حرابو لو كاتان دابو كوا جبريل هات يلبو يكم زار بيوندي بيغمبر صلى الله عليه وسلم أو جا بي فرمو اقرأ، وابو بيغمبر صلى الله عليه وسلم فرمي ما أنا بقارئ، من خين دواري منيا خين دوار نيم. أو جوابو بيغمبري لباوشكر صلى الله عليه وسلم حتى بشيويق وكو دفرمي بيغمبر صلى الله عليه وسلم فرمي حتى بلغ مني الجهد، واتبشيويتي هندبتون دي أمني لباوشكر أو هندي توانام تيدا هولوي زيادة تحملنا ذكرا. أو جا دفرمي باشان بريدامو ديسان فرموي اقرأ، ديسان اويج لولام دا فرموي ما انا بقارئ، ديسان لباوشي قلتو بوشيويا باشان ديسان بريدا او جا فرموي اقرأ، ديسان في الله صلى الله عليه وسلم فرموي ما انا بقارئ لبو جاري سيمش لباوشي قلتو او جا باشان كبريدا او جا فرموي اقرأ باسم ربك الذي خلق او بينز آتك وتازخين مانو. بله خوشویستان جاوكو معلومة كاتك خواهي قول سبحانه وتعالى فرمان ببيغمبر دكا صلى الله عليه وسلم بإقرأ، اقرأ بخينوا ديار اقرأ لزمان عربي بمعنى اويديتن كوا شتيق نوسرابي تن شتيق نوسرابي بيخينيوا وياخو شتيق نوسرابي داواد لي بكري كوا بيخينيوا لبلو معلومة اقرأ فعل أمره ايتر ديار أويك لبيغمبر داواكرا صلى الله عليه وسلم لرواياتك هاتية كوا رواياتك مرسلة عبيدي كرع عمير دجيريتوا دفرمي جبريل عليه السلام كاتك وهات لاي بيغمبر صلى الله عليه وسلم شتيشي نوسراوي بيبو أو زادي فرمو لوشتا نوسراو بخينوا يا رسول الله كوا أصل لقراءة أوي كوا شتيشي نوسراو هبي داوا لكسيك بكري كوا أو شتي كوا نوسرايتوا أو كلماتاني كنوسرايتوا بيخينيتوا. وهروهان ديار اقرأ بوجد قلتري اقرأ كسي كلامي چي متلو وتشتيق بليتن كسي دوامج لدواي بليتوا هروكو بنسبة بيغمبر صلى الله عليه وسلم بوشي ويبوا كمعلومة بيغمبر صلى الله عليه وسلم حتى وفاتي شكر نخين دوار بو أو نخين دواريك وكو خواهي قول سبحانه وتعالى لقرآن بيروزج وصف بيغمبري بيدك صلى الله عليه وسلم النبي الأمي أو وصفي بيغمبر صلى الله عليه وسلم كوا أميته نخين دواري لحقي همو كسيق نقصانية بلام فقط لحقي بيغمبري خوما صلى الله عليه وسلم صفتي مدح صفتي كمالة لبروي نخين دواري كي بلغي لسر أوي كوا رسول الله صلى الله عليه وسلم كسيشي نخين دوار قرآن سيجز وقرآن بي بخشلا للاني خواهي قوله سبحانه وتعالى وأقر خين دوارج با أو ديارة أو كساني كوا إيمانيان ببيغمبر نبو صلى الله عليه وسلم ببيغمبريات يكي نبو أو أقر بيتو بيغمبر صلى الله عليه وسلم خين دواري هبوا أو زياتر شكو قمانيان لراستي بيغمبريات يكي بيغمبر صلى الله عليه وسلم دروز ذكر هر وكو كبخوان لأصلو شكو قمانيان هبو. برای او زکاتی که وخوای گوری به پیغمبر دفرمی صلی الله علیه وسلم ولدوای پیغمبری صلی الله علیه وسلم به همو ایمان داری که ایمانی به قرآن پیروز هی اقرأ بخینوا بتشويق بخينا اقرأ باسم ربك الذي خلق
بناوي پەروەردیگارتەوە ئەو پەروەردیگارەی کەوا هەموو شتێکی خەلق کردیە کەواتە بسمی ڕەبیک لێرەدا وەکو زانایان دەفەرمون بسمی ڕەبیک کەواتە بە هەموو ناو و صیفاتەکانی خوای گەورە لەبەرەوەی لێرەدا بسمی ڕەبیک مفرەدە ئیسمەکە کە باڵێ مفرەدی نەکیرەیە درایتە پاڵ معریفەیە کەوە أعرف المعارف الله سبحانه وتعالى اتركاتك وكو قاعديش لزمان عربي كاتك لفظي مفردي نكرة بدرية بال معرفيك أو دبيتا ما أو كوا تعميم بكرة أو نكرة أو نكرة لويا دفرمي اقرأ باسم ربك الذي خلق وتبهمونا وصفاتك نخواي جورا بخينوا بير لهمونا وصفاتك نخواي جورا بك وهروها داوای یارمەتی و ئیستعانە تەنها لە خوای گەورە بکە لەو خیننەوەت ولا سوود وەرگرتنەوەت لەو خیننەوەیە اقرأ باسم ربك الذي خلق ئەو پەروەردیگارەت کەوە ئەتووی خەلق کردیە ئەو پەروەردیگاری کەوە لە عەدەمەوە ئین ئەتووی هینایتە وجود بەڕێوە دەبا ڕزقت دەدا جا لێرەدا دەفەرمی ئەو پەروەردیگارەی کەوە الذي خلق دیارە خەلق واتە بصفتەکی شامل خوای گەورە خالقی هەموو بوونەوەرە لە ضمنی ئەو بوونەوەرەش خالقی ئینسانیشە ئیتر لێرەدا بەگشتی بە ناوی ئەو پەروەردیگارەت بمخینەوە داوای یارمەتی لەو پەروەردیگارەت بکە کەوا خالقە خەڵقی هەموو شتێکی کردە بەبێ ئیستثنا لەبەرەوەی لە غەیری الله سبحانه وتعالى لەو بوونەوەرە وجودەیدا هەر هەمووی مەخلوقە وخواي جورش خالقي هر همو مخلوقاتكانا زاليردا بخينوا واتا وكو وتمان كلا حقي بيغمبر صلى الله عليه وسلم ولا حقي هر كسي تشكوا نخين دوار بلا دواي بيغمبر صلى الله عليه وسلم لأمتك او بيستا جويل رابقريو بليت توالا بلوي قراءة ابو معنى اجدة كوا لشتيشي كسيق لوي بخيني توا وكو جبريل عليه الصلاة والسلام لو بيغمبري دخين صلى الله عليه وسلم وبيغمبر صلى الله عليه وسلم لدواي ويدا دخين دو خواي جورا سبحانه وتعالى دي باراس لسنجي بيغمبر صلى الله عليه وسلم ولباشويش كواتا غيري بيغمبر صلى الله عليه وسلم وغيري نخين دواران لأمة إسلام أواني ديك الليان مطلوبة كوا قرآني بيروز بخين نوا قرآني بيروز بخين نوا اقرأ وغدالكات خين نوا كاش بير لا ناو پیرۆزەکانی خوای گەورە بکەنەوە و داوای یارمەتیش لە پەروەردیگاری عەظیم بکەن سبحانه وتعالى ئەو پەروەردیگاری کەوە خالقی هەموو شتێکە ئەوجا وەکوەندێک لە زانان دەفەرمواتە ئەو خینەوەش هەتا بێجگە لە قورئانی پیرۆز کە بە دەرەجەیەک لێت مەطلوبە قورئانی پیرۆز بخینیەوە کە وەکو پەیامێکی خوای گەورەیە هاتیە سبحانه وتعالى مەطلوبی خوای گەورە لە بەندەکان لە قورئانی پیرۆز بەدی دەکرێتن ئەوجا هەموو شتێکیت کە بخینەوەکەوە خیندنەوە وەسیلەی فێربوونە خینەوە وەسیلەی فێربوونە و خوای گەورەش داوا لە ئینسان دەکا کە ئەو عەقڵەی پێبەخشیە تا وەکو بەو عەقڵەی ئەوجا شت فێر ببی لە خلالی خیندنەوە و هەروها لە ضمنی ئەو خینەوەش نەوەک هەر کتاب بخینیتەوە کە بە دەرەجەی قورئانی پیرۆز ئەوجا هەموو کتێبێکی بەسوود ئەوجا لە پاشەویش ئەو کەون و بوونەوەرەش بخینەوە ئەو کەون و بوونەوەرەش بخینەوە کە هەر هەمووی بەڵگە و دەلیلن لەسەر عظمتي پروردگار سبحانه وتعالى بل خلق بقشتي هموي خلق كرديا خلق الإنسان من علق بل أو خداي بناي أو پروردگار بخينا وكوا أو إنساني خلق كرديا لتي خلقي كرديا من علق واتا علق ديارة بمعنى خيني چي ميدية ديارة أو يقل مراحل كان درزبوني إنسانا كوا خواي قولكاتي كوا خلقي دكاتا كلا أصله وخواي جور سبحانه وتعالى كاتي كباز لمراحل كان درزبوني إنسان دكاتا أو جا باز خول دكا وكو بمصطلح قرآني كان تراب ومن طين لازب ومن صلصال من حمأ مسنون وهروا من صلصال كالفخار أو جا مراحل كان ديكا لماء مهين وهروها لعلقيك لمضغيق مخلقة وغير مخلقة أو جال باشان وخواي جور سبحانه وتعالى باس لقونا غكاني درزبوني إنسان دكاتن
ئیتر لێرەدا خوای گەورە باسی لە عەلەق کردێکواتە ئەو خودایکەوە ئینسانی دروست کردێ لە عەلەق ئیشارەت بە یەک لە مەراحلەکان دەکات. وەکو زانایان دەفەرمون لێ لەناو هەموو مەراحلەکان باسی لە خۆڵ نەکرد لێرەدا کە یەکەم ئاەتەوە یاخود یەکەم دەفعەی ئاەتەکانەکەوە دابەزێ لە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم تاوەکو هیچ کەسێک مەجالی ئینکارکردنی نەبی لەبەر ئەوەی لە غەیری ئادەم سبحانه وتعالى کە ڕاستەوخۆ خوای گەورە لە خۆڵ دروستی کرد ئەوەکانی دیکە دیارە وەکو سونەتی خوای گەورە وایە لە داک و بابێک بە پاش دەکەون ئەوجا کە لە نوتفەیەکە و ئەوجا ئەو نوتفەیە دەبیتە عەلەقە. خوای گەورە ئیشارەتی بە عەلەقە کردێکەوە وەکو گوتمان مەرحەلەیەکە لە دوای نوتفە دێتنکەوە خینێکی مەیت تاوەکو هیچ کەسێک مەجالی ئینکارکردنی نەبی هەتا کەسی نەخیندەواریش دان بۆ دادنێکەوە ئەو ئینسانە کاتێکەوە دەخولقێ لە ڕوحمی دایکی یەک لە مەراحلەکانی ئەوەیەکەوە پارچەخینێکی مەیە یەک لە مەراحلەکان پارچەخینێکی مەیەکەوەتە بخینەوە بە ناوی ئەو پەروەردگارت کەوە ئینسانی خەلق کردیە لە عەلەق لە پارچەخینێکی لە بەشەخینێکی مەیی بخینەوە بە ناوی ئەو پەروەردگارت. ئیقڕە وەڕەبوکە الئەکرەم بخینەوە دیسان تکراری ئەمرەکە دەکات خوای گەورە سوبحانه وتعالى دیسان فەرمانمان پێ دەکاتەوە بخینە کەواتە تکرارکردنەوەی فەرمانکردن بە ئیقڕە دەلایەتە لەسەر خوای گەورە زۆر هانی ئینسانەکاندا بە ئیقڕە کەواتە ئێمە ئومەتی ئیقڕەئین ئێمەی ئومەتی ئیسلام ئومەتی ئیقڕەئین کەوە ئیقڕەئیش یەکەم وەسیلەیە لە وەسائلەکانی فێربوونی علم و زانست بە دەرجەیەک علم و زانستی شەرعی ئەوجا هەموو علومەکی تەجریبیش بەگشتی کەوا کلیلی هەموو علومەکان بە ئیقڕە دەست پێ دەکات کەواتە پێویستە ئینسانی مسلمان هەست بە مەسئولیەت سەرشانی خۆی بکە کە وەکو فەرمانێک خوای گەورە فەرمانمان پێ دەکات ئیقڕە بخینەوە لۆ جاری دووەمیش وەڕەبوکە الئەکرەم بخینەوە کە پەروەردگارت سبحانه وتعالى پەروەردگارێکە لە هەموو کەریمێک کەریمترە دەبرێت الأكرم بمعنى بلفظ إطلاقة عام هاتية الأكرم من كل كريم أو خداي سبحانه وتعالى لهمو كريمك لهمو سخيك لهمو ذاتك وبخشندو كريم ريز لإنسان دني لهمو ذاتك خواهي قول سبحانه وتعالى بخشنده ترى زياتر ريزد ليدنيتن وربك الأكرم خوات ليردا فيرمان دكا خواهي قول سبحانه وتعالى کەواتە ئەگەر کاتێک کە خینتۆ بە ناوی پەروەردگارت کە بە دەرەجەیەک گوتمان قورئانی پیرۆز کەوا فەرمانی پێکرا بخیندرێتەوە پێویستە بخیندرێتەوە و پێویستە هەمووسمان خۆی فێر بکە و کاتێش کەوا خیندتەوە کاتێک کەوا خیندتەوە بە ناوی خوای گەورە و داوای یارمەتیت لە خوای گەورە کرد ئەو خودایە و ئەو پەروەردگارە عەظیمەت الئەکرەمە خودایەکە زۆر بەخشندەیە خودایەکە زۆرت پێدەبەخشی دەرگای مەعاریف و زانستەکانت لێ دەکاتەوە شتیوات فێر دەکات لە خلالی قورئانی پیرۆزکەوە بە خەیاڵت دانایە لەبەرەوەی خوای گەورە سوبحانه وتعالى خودایەکە نەوەک الکەریمە الئەکرەمە ئەو پەڕی بەخشندەیە لە قورئانێکەوە قورئانەکەشی وەصف دەکرێت بە قورئانی کەریم کەواتە هیچ کەسێک بێبەش نابی لە کەرەم و سەخاوەتی قورئانی پیرۆز کە لەلایەن خودایەک هاتیە سوبحانه وتعالى و کەلامی زاتێکەکەوە الئەکرەمە بەڵام ئەوەی کەوا مەطلوبە لە ئینسان خۆی بداتە پەنای خوای گەورە و داوای یارمەتی لە خوای گەورە بکات و خۆی یەکلا بکاتەوە ئەوجا هەست بەوەی دەکاتەوە خوای گەورە چ فەزل و بەخششێکی پێدەبەخشی لە خلالی قورئانی پیرۆزکەوە یەک لە فەزل و بەخشەکانی ئەوەیە تەنانەت یەک حرفیش بەخینەوەی یەک حرفی دە خەیری پێدەبەخشی ئەوجا لە پاشەش ئەو هەموو زانست و مەعاریف و هیدایەتەی کەوا لە قورئانی پیرۆز وەردەگیرێتن لە سەروی هەمووشیان کە دەبیتە مای ڕەزامەندی خوای گەورە ئەو خودایەکەوە الذي علم بالقلم کەوا ئینسانی فێر کرد بە قەڵەم ئەو خودایەکەوە ئینسانی فێر کرد بە قەڵەم دیارە قەڵەم وەسیلەی فێربوونە قەڵەم وەسیلەی فێربوونە علم بالقلم کەواتە کاتێک کە دەفەرمی علم بالقلم واتە ئەو ئینسانانەی خەلق کردێ بە شێوەیەکەوە ئیستعداد و ئامادەکاریان تێدایە بە قەڵەم فێرە خوێندەواری ببن بە قەڵەم فێرە نووسین و خوێندنەوە ببن ئەوجا ئەو خودای سبحانه وتعالى کە یەکەم شتیش وەکو لە حەدیسی صحیحدا هاتی قەلەمی خەلق کرد ئەوجا فەرمانی پێکرد هەموو شتێک بنووسیتەوە ئیتر علم بالقلم لەو قەڵەمەیەوە و هەروەها ئەو قەڵەمەیکەوە بەدەست مەلائیکەتەکانن کەوە کردەوەکانی ئینسان دەنووسن و ئەو قەڵەمەی کە لەبەردەستی ئێمەیە کەوا خوای گەورە سبحانه وتعالى کردیتە وەسیلەیەک لە بۆ فێربوونی ئێمە کەوا بە ئیلهامی خوای گەورە و سبحانه وتعالى ئەو ئینسانە
أو قلمي دروس كردية تاوكبي كاتوسيلو هو كارك لبو فيربوني علوم وزانست أو الشرعي بدرجة أو ذا علوم تجريبيش بدرجة دو كوا تخواي جور إنساني واخر كذا كوا استعداد آماد كاريتي دا كوا بقلم فيرخين دواري ببي علم الإنسان ما لم يعلم ذا خواي جور سبحانه وتعالى أو إنساني فير كردية كهيت شتيشي ندزاني شتيواي فير دكا كوا بخوي نيدزاني دیارە بێجگە لە وەسیلەی قەڵەم و بێجگە لە وەسیلەی فێربوون بە قەڵەم کەواخینەوە و نووسینت فێر دەکا ئەوجا بە وەسائلی دیکەش خوای گەورە شتیوات فێر دەکا کەوا نەتدەزانی وەکو بە ئیدراکی حسی و ئیدراکی عەقلی یان لە بۆ نمونە خوای گەورە بەو شێوەیە فێرمان دەکا و ئێستعدادی پێبەخشینە بە فێربوون وەکو لە بۆ نمونە کاتێکەوە دووکەڵێک دەبینی دەزانی و ئاگرێک هەیە لێ ئەو دووکەڵی لێ بە پاشکەوتیە کەواتەوە ئیدراکی حسی و ئیدراکی عەقلی پێدەگوترێ ئیتر بەو شێوەیە خوای گەورە ئینسانە خەڵق کردێ و ئەو هەموو ئیمکانیەتەی پێبەخشیە ئەوەی لەسەر ئینسانەکەوە ئەوەی پێی بکرێ و لە توانایدا تەقسیری نەکا لە فێربوون بە قەڵەم و لە بیرکردنەوە بە ئیدراکی حسی و عەقلی تاوەکو بەختەوەری و سەعادەتی دنیا و قیامەت بەدەستبینیتن لە ژێرسایی کتابی خوای گەورە سبحانه وتعالى کە قورئانی پیرۆزە کەوا کەلام و فەرموودەی ئەو خودایە سبحانه وتعالى الأكرم. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله.